كلام غلط. بەیانیشی زووە لیژنەکانی خەیەمقامێت و هێزەکانی ئاسایشی سلێمانی لە کۆبوونەوەدا لەسەر بنەمای زانیاری و هاوکاری بەڕێوەبەرێتی ئاسایشی سلێمانی دۆسێکی زۆر هەستیار تاوتوێ دەکەن. هێزەکان ئامادەن و دەچن بەرەو شوێنی مەبەست. دەیانەوێت دەست بەسەر ئەو شوێنەدا بگرن کە بازرگانی خواردنەوە کحولیەکانی لێ دەکرێت و لە هەموو جیانیشدا و بازرگانیە کەسانی بڕیار بەدەست و بازرگانەکانی نزیک دەسەڵاتدارانی لە پشتە چەجاوەی ئەم خواردنەوانە تەزویریش بێت. بێگومان کوردستانیش بەدەر نییە لەم دۆخە. ئەوان دەگەنە کۆگایەکی هەڵگرتنی خواردنەوەی کحولی نایاسایی هێزێکی گەورەی یاساییش هاوکاریان دەکات چونکە پرۆسەیەکی مەترسیدارە، بەڵام لە پێناو پاراستنی تەندروستی هاوڵاتیان هەموو کارێک دەکەن. ئەمە یەکەم جارە وەک دەست پێشخەریەک ئاسایش و قایمقامێتی سلێمانی بۆ کۆتایی هێنان بە تەزویرکردنی خواردنەوە کحولیەکان هەوڵێکی هێندە بەرفراوان دەست پێ دەکەن. پاش وەرگرتنی زانیاری ورد و ئامادەکردنی هێزێکی تایبەت پرۆسەکە دەست پێ دەکات. دیارە ئێمە بە سەرپەرشتی جەنابی قایمقامی سلێمانی و بەڕێوەبەری ئاسایشی پارێزگای سلێمانی و بە سپاس و هۆیەتەکانی ئاسایشی پارێزگای سلێمانی چاودێری هەموو شوێنەگەشتەکانی پارێزگای سلێمانیەکەین ئەوەی کە زۆر بە گرنگمان زانیوە بواری خواردنەوە سەرمەستیەکانە کە لە ئێستا بەداخەوە تا ڕادەیەکی زۆر کاری ناگونجای تیاکرێ واتە لە ڕووی کوالیتی و لە ڕووی پێکاتەوە گۆڕانکاری بەسەراکرێن. لە ماوەی ڕابردووەمە کولیژان بەشەکان باوەکاری ئاسایشی سلێمانی چەندی شوێنمان دەست بەسەراگرت کە خواردنەوە سەرمەستەکانیان هەبوو کە تەزویر بوو و بە شێوازێکی ناسایی ئەفرۆشا واتە بۆ نەخۆی ئێستا ئەگەر ئەمە سیرکەین ئەم جۆرە فۆدگایە دەستمان بەسەراگرتووە لەم شوێنەیە کە بەحساب ئەمە لە فەڕەنسا دروستەکرێ فۆدگایەکە و نرخی زۆر گران لە بازاڕە، بەڵام دوای بەداچوون بۆمان دەرکەوتووە فۆدگایانە کە لە فەڕەنسا دروست ناکرێت بەڵکو لە هەرێمی کوردستان و لە پارێزگای هەولێر دروستەکرێت کە لەسەر لێبڵەکەشی ئاماژەی پێ نەکراوە کە لە پارێزگای هەولێر دروستەکرێت. ئەمە هەردووکی یەک جۆرە، ئەمان هیچ شوێنێکی لەسەر نووسراوە کە لێ دروستکراوە، ئەمان لەسەر نووسراوە لە عێراق دروستکراوە. بە مەواصفاتی عێراقی هەموو بەرهەمێک کە بەرهەمێنێ لێ پێویستە ناونیشان و هەموو ئەدرەسی لەسەر بێت کە لەو شوێنەی کە لێ دروستکراواتە بۆ بنووسێ عێراق پارێزگاکە و تەنان گەڕک و ژمارە تەلەفۆن و ژمارەی مۆڵەت هەموو لەسەر لێبڵەکەی بنووسێ. بەدەر لەوەش پێویستە شەریکەی دایک کە بۆ نەم شەریکەیەکی فەڕەنسیە وەکالەتی ڕسمی کردبێتەوە بۆ شەریکەی دووەم کە ڕێگە پێدراوێ ئەو بەرهەمە بەرهەم بێنێ ئەنجا دواتر لەسەر لێبڵەکەی ناونیشان و پێگاتەکەی بنووسێ. بۆیە بەدڵناییەوە ئەمە لە ڕووی یاسایی و یاسایی نییە، لە ڕووی تەندروستیشۆ مەشروب خۆی کاریگەری خراپیە بۆ سەر تەندروستی مرۆڤ، بەڵام ئەگەر بە شێوازێکی نادروست و لەژێر چاودێری کوالیتی کۆنتڕۆڵ بەرهەم نێردێ بەدڵناییەوە کاریگەریەکەی زیاتر دەچێت. ئێمە لێرە و لەوێ زۆر خەڵک دڵنیاکەینەوە لەوەی کە خۆراک و دەرمان لەژێر کۆنتڕۆڵی لیژنەکاندایە و هەر دەرمانێک هەر بابەتێکی جوانکاری هەر خۆراکێک بێتە ناو شاری سلێمانیەوە پێویستە بە کوالتی کۆنتڕۆڵدا یاخۆ پشکنینی بۆ بکرێت اینجا بدرێت بە هاوڵاتیان و لە شوێنەکاندا بفرۆشێ. خواردنەوە کحولیەکانیشی بەدەر نییە لە خواردن و دەرمان چکە بەکارهێنرێت لەلایەن هاوڵاتیانەوە. بۆیە هەر بابەتێکی خواردنەوە کحولیەکان کە دێتە ناو شاری سلێمانی یاخود دێتە ناو هەرێمی کوردستانەوە پێویستە پشکنینی تەواوی بۆ بکرێت لە دەواازەکانە، پاشان لە ناو کوردستانیشا پشکنینی بۆ بکرێتەوە اینجا بدرێت بە هاوڵاتیان. بەڵام بەداخەوە لەم چەند ڕۆژەی پێشوودا بە هاوکاری تیمی ئاسایشی سلێمانی بۆمان دەرکەوت لە هەنێک کۆگاکانی ناو شاری سلێمانیدا جۆرێک مادەی کحولی یاخود سەربەستەکان هەن کە بە شێوەیەکی نافەرمی داخڵ کراون یاخود لە ناو کوردستانە تێکراونەتەوە کە
کە ئەمە خوانەخواستە ئەگەر دوای پشکنی 100% ئەمەمان بۆ دەرکەوێت ئەمە چێتە بابی تەزویرە و زیانێکی تاو دەگەێنێ بە هاوڵاتیان.